لەگەڵ ئاساییبوونەوەی قۆناغ بە قۆناغی ژیان لە سلێمانی و کردنەوەی دوکان و بازاڕەکانی سەنتەری شار، هاوڵاتیان ڕوو دەکەنە بازاڕەکان بۆ کڕینی پێداویستەکانی ڕۆژانەیان و خەریکە دۆخەکە هەنگاو بە هەنگاو وەک پێش بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنای لێدێت، بەڵام لەژێر چاودێری و پابەندبوون بە ڕێنمایە تەندروستیەکان. بەرەوەی ئاگادارین کە لە دەرەوەی عێراق بە تایبەتی لە وڵاتانی دراوسێت حاڵ و گوزەرانی هاوڵاتیان چۆنە، حکومەت چۆنە، تاکە تاجی هاوڵاتیان چیان بەسەر هاتووە. جای مەگەلای خۆمانەوە هاوکاری نەکەین ئەوە کارەکە لەدەست دەرەچێت، بەڵام لەگەڵ ئەوەی کە هاوڵاتیانیش هاوکاری یەکتری بکەنە بێ حکومەتیش ئاگاداری هاوڵاتیان بێت. خەڵک یعنی فترێکی زۆر لە ماڵەوە بووە، ئێستاکە لەم کاتایەتە دەرەوە بە پرتاو هەموویەتە ناو بازاڕۆمانە تۆزی جەنجاڵێک و قەرەباڵەکەیەک دروستەکە، هەرچەنە لایەنێکی پێویستیە و لایەنێکیشی بێتاقەت بوونە بەڕاستی لە ماڵەوە تووشی حاڵەتێکی مەلەلبوون بوون بەو شێوەیە. وەکو ڕێنمایەکانی تەندروستی و ڤێتەرنەری و قایم خامیەت هەر مەرجێکیان بۆ داناوین جێبەجێمان کردووە، دەستکێش دەمامک گۆشتەکەمان لەناوە هەمووی لەناو مەزبوط و کێشەمانیە. هاوڵاتیان لەگەڵکردنەوەی بازاڕەکان و ئاساییکردنەوەی ژیان ڕوودەکەنە بازاڕەکان بۆ کڕینی ئەو پێداویستیانەی کە لە ماوەی کەرەنتینەبوون و مانەوەیان لە ماڵەوە نەیان توانیوە بەردەستی بخەن. و قۆناغ بە قۆناغ شتەکانی ئاسایی کردەوە. ئێمە هەمومان ئەکید پێویستمان بەوەیە بینە دەرەوە و پێداویستی ماڵمان زەرورە، بەڵام بە شێوەیەکی باش سلێمانی پابەندی ڕێنماییەکان بوو و ئێستاش ئەکید یعنی ئەو قۆناغانە وردە وردە زۆر باشە کە وردە وردە ژیان ئاساییە بێتەوە و ئێمەش پابەندین تا ڕادەیەک بەوە بەس کە ئەبینی ئێستا من ئەمە ڕۆیەکەم ڕۆژەیەمە بازار هەستەکەی خەڵک بە شێوەیەکی گشتی تقریبی لە ساهەوەی هیچ دەمامک و دەستکێشی نەکردووە، ئەوەش لەوانەیە پەیوەندی بەوە بێ کە حاڵەت کەمە تا ڕادەیەک مطمئنن. سری هاوڵاتیان کەین بەگشتی زۆر زۆر دڵخۆشن، بۆ نمونە بەزێ مەواد هەیە بۆ نمونە لە گەڕەکانە ناو بازاڕەکانی ناو گەڕەکانان نییە، بە تایبەتی وەکو پۆشاک و جلوبەرگی مناڵان و هەندێک موادی تریش کە لە کۆڵەکانان نییە لە ناو بازارە هەیە. خەڵکی دڵخۆشە بۆی کە کراوەتەوە ئەتوانێت ئەو شتانە دەستەبەرکات لەو بازاڕەکاندا. لە دوا قۆناغەکانی ئاساییبوونەوەی ژیان لە هەرێمی کوردستان و کردنەوەی زۆربەی زۆری ئەو شوێن و جێگانەی کە پێشتر داخرابوون بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە لە ئێستادا کراونەتەوە لە ژێر چاودێری وردی لایەنە پەیوەندیدارەکاندا، داواش لە هاوڵاتیان دەکەن پابەندی ڕێنمایە خۆپارێزەکان بن تا ئەو کاتەی مەترسی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە لە ناوچەکەدا نامێنێت. شاخەوان عەبدوڵڵا، گەلی کوردستان، سلێمانی.